تەلەبەی هەیە ئەبێت جێگایەکی بۆ بڕەخسێنێت لەبەرەوەی تەلەبە پێویستی بە شوێنێکی سراحەتە ناژبێت لە ماڵەوە جێوی لێ تێک بدەیت ئەبێ ئەو تەلەبەیە بە ئیسراحەت جێوێکی باشی بۆ دابنێت لەبەرەوەی گە دایکە گە باوکە بێ هاوکاری بکات ئەو منداڵانە چیان پێویست بوو بۆیان جێبەجێ بکە حتا باوەڕکە ئەگەر پێویستی بە سەفراش بکات ئەبێ بۆیان بکات سەفرایان بۆ بکات لەبەر ئەوەی مێشکی نەئاڵۆزێت. بەڕاستی لە بۆ تەلەبەوی ئێستا کاتی ئیمتحانات و ئەوانە شتێکی زۆر زۆر میهمەیە بۆ دایک و باوکان و ئەوانە بە تایبەتی بەڕاستی ئەو تەلەفۆنانەیان لێوەگرنەوە ئەو ئایپات و مۆبایل و ئەو شتانیان لێوەگرنەوە زۆر زۆر میهیم دەبی بە عەقاد ئەگەر ئەویان لێوەرنەگرنەوە ینی هەموو تەلەبەکە بە ساقیتی دێتەوە. سەوار بە ئێستا کاتی تاقیکردنەوەکان نزیک بۆتەوە ینی بەڕاستی هیوادارم مامۆستایەکان و تەلەبەکان شاکاریەک بوون دایک و باوکانیش ینی ڕۆڵ خۆیان ببینن و کەوایە بەڕاستی نەک مناڵەکانی ئاگادار بوون زان دەرسیان چییە و دەرسیان چی نییە و ینی بەجددی ینی ئاگاداریان نەک هەر بەڕای کۆڵانیان کەن و هەروەها بۆ مامۆستایەکان بەڕاستی یارمەتی تەلەبەکان بدەن ئەبینی جاروایە مامۆستا هەیە ئاچێت بۆ ژوورەوە تەلەبە بەخوای ناخوێنێتن ینی مامۆستاکەەوە های ئیمتیحان پێ نادە کەچی لە ئیمتحاناتیش بەڕاستی شتی قورسی بۆ دێنێتەوە ینی تەلەبەکەش تێ ناگە لەو حاڵەتەدا تووشی ینی کەوتن دەکەوێت ینی بەجددی ئێستا بۆیە ینی هیوادارم هەم مامۆستایەکان جوان تەلەبەکان تێبگەین لە کاتی ڕۆژانەی خوێندنیان بۆ ئەوەی تەلەبەکان بە جوانی تێبگەن و کەواتە ینی لە ئیمتحاناتەکان سەرکەوتوو بن.